سڵاوت لێبێ بە بەبراوەی خەڵاتێکی پلەیستیشن 4 تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گەرتوانیمان بە هاوکاریەکانی ئێوە ئەم کەناڵە بگەێنینە 20,000 سبسکرایب ئەوە خاوەنی ئەم کەناڵە بڕیاری داوە کە خەڵاتێکی پلەیستیشن 4 بکاتە تیر و پشک بۆ ئەو کەسانی کە سبسکرایبی کەناڵەکەیان کردووە بۆیە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن کاتە کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا ئێوەش چانسی خۆتان تاقی بکەنەوە لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە هیوادارم پشتگیری خۆتانی بۆ دەرببڕن ئەگەری هەیە تەنها بە سبسکرایبێک تۆ ببیتە براوەی خەڵاتەکە سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست خودای باڵا دەست هەندێک ئاژەڵی پەسەند کردووە لەسەر هەندێکی تر وە چەندین ئاژەڵی بیرهێناوینەتەوە کە یارمەتی پێغەمبەران و پیاو چاکانیان داوە لە بڵاوکردنەوەی بانگەوازی تاکپەرستی خودا بەڵام پێنج بوونەوە هەن کە خودای گەورە هەڵی بژاردون تا بیان خاتە بەهەشتەوە جیاواز لەوانی تر چوونە بەهەشت خەونی باوەڕدارانە و بێگومان هەر کەسێک زانیاری لەسەر بەهەشت هەبێت ئارەزوو دەکا بچێتە بەهەشتەوە چونکە لەوێدا ئەوەی ڕۆحپەرۆشێتی و ئەوەی لە دڵی مرۆڤ تێنەپەڕیوە لەوێدا هەیە لە ڕۆژی دواییدا خودای گەورە هەموو شتێک زیندوو دەکاتەوە مرۆڤ و ئاژەڵ و باڵندەش و لەم ڤیدیۆشدا ئەو ئاژەڵانە ئەناسین کە خودای مەزن تایبەتی کردوون بە چوونە بەهەشتەکەی بۆیە گەرگرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربیت بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین یەکەم گورگی پێغەمبەرمان یوسف سەلامی خوای لێبێت کاتێک براکانی پێغەمبەر یوسف ویستیان یوسف لەناو ببەن سەرەتا بردیان تا لەگەڵ مەڕووماڵاتەکەی بێت بەڵام لەوێدا کردیانە ناو بیرەوە و کراسەکەیان برد و جێیان هێشت براکانی مەڕێکیان سەربڕی تا کراسەکەی خوێناوی بکەن و بردیان بۆ پێغەمبەرمان یعقوب سەلامی خودای لێبێ تا پێی بڵێن کە گورگ پێغەمبەرمان یوسفی کوشتووە وەک چۆن لە قورئاندا هاتووە لە سوورەتی یوسف قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين گوتیان ئەی باوکی ئێمە بەڕاستی ئێمە ڕۆیشتین پێشبڕکێمان دەکرد و یوسفمان لای شتومەکەکانمان بەجێهێشت بۆیە گورگ خواردی و تۆ قەت باوەڕ بە ئێمە ناکەی هەرچەندە ئێمە ڕاستگۆش بین بەڵام خودای گەورە درۆکیانی ئاشکرا کرد کە فەرمووی وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون براکانی کراسەکی یوسفیان هێنایەوە کە خوێنی درۆینەی پێوە بوو باوکیان گوتی نەخێر بەڵکو دڵ و دەرونی خۆتان ئەم کارە ناپەسەندەی بۆ ئاسان و جوان کردوون وە گوتی ئارام دەگرم بەڵام بە ئارامگرتنێکی چاک و پەسەند و خودای گەورەش یارمەتی دەرما لەسەر ئەوی باسی دەکەن لێرەدا خودای گەورە بە پێغەمبەرمان یعقوب سەلامی خودای لێبێت فەرموو کە براکان درۆ دەکەن لەبەر ئەوەی چۆن دەبێ گورگ خواردبێتی و کراسەکەیشی نەدڕاوە درۆکەیان ئاشکرا بوو لای پێغەمبەری خودا سەلامی خودای لێبێت ئەوێش بۆ ئەوەی خوای گەورە درۆکەیان ڕوون بکاتەوە پێغەمبەر یعقوب سەلامی خودای لێبێ گورگەکەی هێنا و هاتە قسە وەکو موعجیزەیەک و دەستی کرد بە پرسیارکردن لێی
چونکە سەرەتا باوەڕی بەوە دەکرد کە براکان کردویانە. پێغەمبەر یعقوب سەلامی خودای لێبێت پرسیاری لە گورگەکە کرد کە بۆچی منداڵەکەی من دەخۆیت. وەڵامی دایەوە و گوتی منداڵی تۆ پێغەمبەرانی ترم نەخواردووە، ئەوان لە من حرام کراون. پاشان مۆڵەت بە گورگەکە درا کە بڕوات و بانگی منداڵەکانی خۆی کرد و پێی گوتن بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون. بەڵکو دڵ و دەرونی خۆتان ئەم کارە ناپەسەندەی بۆ ئاسان و جوان کردوون. پاشان گوتی جا ئارام دەگرم بە ئارامگرتنێکی چاک و پەسەند کە خودای گەورەش یارمەتی دەرما لەسەر ئەوەی کە باسی دەکەن. لەبەر ئەوە خودای گەورە گورگی بێتاوان کرد لە کوشتنی پێغەمبەر یوسف سەلامی خودای لێبێ، لەبەر ئەوە دەچێتە بەهەشتەوە. دووەم، سەگی یارانی ئەشکەوتە. ئەم سەگا لە سوورەتی کەهەفدا باس کراوە کە ئەو سەگەیە کە هاوشانی کوڕەکان بوو کە باوڕێن بە خودای گەورە هێنابوو و خودای گەورە ئیمان و هیدایەتی پێبەخشین. ئەم کوڕانە لە شارێک بوون کە پاشاکەی زۆردار و ستەمکار و بەهێز و بێ باوەڕ بوو و خەڵکی ناچار دەکات جگە لە خوددا کەسی تریش بپەرستن و ئەوەی سوور بووە لەسەر پەرستنی خوددا سزای زۆر قورسیان دەدا. لەبەر ئەوە ئەم کوڕانە ئەشکەوتێکیان هەڵبژار تا خۆیانی تێدا بشارنەوە و کاتێک شەو هات و دنیا تاریک بوو ویستیان لە وڵاتەکە بچنە دەرەوە و خۆیان لە دەستی ئەو پاشا ستەمکارە ڕزگار بکەن. هەرکە گەیشتنە ئەشکەوتەکە جیابوونەوە و خەوتن، ئەویش لەبەر زۆری ترس و ماندوێتی و کاتێک سەگەکەیان ئەم دیمەنی بینی ترسا لەوەی پاسەوانەکانی پاشا بیاندۆزنەوە. بۆیە بەرەو دەرچەی ئەشکەوتەکە بەڕێکەوت و دەست و قاچی کردەوە بۆ ڕێگرتن لە هەر کەسێک کە بەرەو ئەشکەوتەکە بێت. هەروەها شێوەی پاسەوانی وەرگرت. چەندین ڕۆژ تێپەڕی و شوانەکە و سەگەکەی و هاوڕەکانی خەوتون لەسەر شێوەی بە ئاگایی و دانایی بۆ خودای گەورە. بوونی سەگێک لەگەڵ ئەم کوڕانە ئەوەیە کە ئەم ئاژەڵە حەزی لە هاوڕێتی مرۆڤ و هەمیشە هەوڵ دەدا گیان و ماڵیان بپارێزێ. بۆیە خودای گەورە بەرەکەتداری کردووە تا لەگەڵیان بەشدار بێ لەو موعجیزەیە و لەگەڵیان بخەوێ بۆ ماوەی 309 ساڵ و لە دەرگای ئەشکەوتەکە بێت و پاسەوانیان بکا لە دوژمن و ئاژەڵی دڕندا. لەبەر ئەوە خودای گەورە وای کردووە ئەم سەگە بچێتە بەهەشتەوە. سێم، مێرولەکەی سولەیمان سەلامی خودای لێبێت. مێرولەیەکە لەگەڵ گەلە مێرولەکەی خۆی دەڕۆیشت. کاتێک خەریب و سولەیمان سەلامی خوای لێبێ بە سوپاکەیەوە لیان نزیک دەبوونەوە. مێرولەکە ترسا سولەیمان و سوپاکەی پێی پێدا بنێن، بۆیە بانگی گەلەکەی کرد تا لە شوێنەکانیان خۆیان بشارنەوە، نەوەک سولەیمان و سوپاکەی پێیان پێدا بنێن و ئاگایان لێ نەبێت. کاتێ پێغەمبەری خوددا سەلامی خودای لێبێ گوێی لێبوو بە قسەکەی زەردەخەنەی کرد، بەڵام زەردەخەنەیەکی پێکەنی ناوی، لەبەر ئەوەی خودای گەورە زمانی ئاژەڵانی فێر کردووە لە باڵندە و مێرولەش تێدەگا و خودای گەورە ئەوەی لە کتێبەکەیدا نووسیوە بۆ داناییەک کە خۆی دەیزانێت. خودای گەورە بە سۆز و بەزەی خۆی مێرولەکەی ڕزگار کرد و قسەی مێرولەکەی لە قورئاندا بۆمان بیرهێناوەتەوە. ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. واتا ئەی مێرولەکان خێراکن بڕۆنە ناو ماڵەکانی خۆتانەوە، نەوەک سولەیمان و سەربازانی پێشەڵتان بکەن لە کاتێکدا هەستان پێ ناکەن. چوارم، حوشترەکەی پێغەمبەر ساڵحە سەلامی خودای لێبێت. ئەوە ئەو حوشترەیە کە خودای گەورە دایبەزاندووە بۆ پێغەمبەرەکەی. حوشترەکەی ساڵح سەلامی خودای لێبێ بەبێ هیچ گومانێک بەڵگە و معجیزەیەکی سەرسوڕهێنەر بوو، ئەویش لە دەرکەوتنی و نیشانەکانی و تایبەتمەندیەکانی کە پێشتر مرۆڤ لەسەری ڕانەهاتووە، چونکە حوشترێکی ئاسایی نییە، بەڵکو معجیزەیەکی خوداییە کە لەسەر شێوەی حوشترێک دەرکەوتووە و ڕووی معجیزە تێیدا ئەوە بوو کە لە بەردێک دەرچووە و لێی جیابۆتەوە و هەروەها گوتراوە کە ئەو خۆی ئاوی دروست دەکرد و دەی خواردەوە بێ ئەوەی کەس دەستی بۆ ببا لە ئاژەڵانی تر.
هەروەها گوتراوە کە ئەو هەموو ئاوەکەی لە یەک ڕۆژدا دەخواردەوە، پاشان شیری دەبەخشی بە هەزاران کەس لە ڕۆژی دواتردا. ئەمەش پشتڕاستکردنەوەیە بۆ وتەی خودای گەورە لە سوورەتی شوعەرا: قال هذه ناقة لها شرب ولكم شرب يوم معلوم. گوتی ئەم حوشترە ڕۆژێک بە تەنها خۆی ئاو ئەخوات لە بیرەکە و ڕۆژێکش ئێوە. سەرڕای هاوکاری و چاکەی موعجیزەی حوشترەکە بۆ گەلەکەی ساڵح سەلامی خودای لێبێت کە لە بەڵگەکانی خودا و هەروەها موعجیزەیان تێیدا دەبینی، بەڵام سەرڕای ئەوەش باوەڕیان بە هەموو ئەو شتانە نەدەکرد. ڕۆژێک لە ڕۆژان کۆمەڵێک لەوان کۆبوونەوە و ڕێککەوتن لەسەر ئەوەی کە دڵڕەقترینیان حوشترەکە سەر ببڕێت و بیکوژێ، و بە جۆرێک ئەم دڵڕەقا ئارەقی خواردەوە و بەڕێکەوت بۆ لای حوشترەکە و سەری بڕی. پاشان گەلەکە بەڕێکەوتن بۆ لای ساڵح سەلامی خودای لێبێ و گوتیان: ئەی ساڵح، ئەو سزایی کە بۆمانت باز دەکرد با بێتە سەرمان ئەگەر تۆ لە نێردراوانی. وەڵامی ساڵح سەلامی خودای لێبێت ئەوە بوو کە بەڵێنی پێدان سزای خودای گەورە بەڕێوەیە. دوای تەوابوونی 3 ڕۆژی تەواو سزای خودا سەپێندرا بەسەریاندا بە جۆرێک کە بوومە لەرزە و بروسکێکی یەکجار بەرز لە بەرەبەیانی ڕۆژی چوارەم پێیان گەیشت و لە ماڵەکانی خۆیاندا دامرکانەوە. پێنجەم، گوێ درێژەکەی عوزەیرە سەلامی خودای لێبێت. سیرۆکی عوزەیر و گوێ درێژەکەی لە قورئاندا باس کراوە. خودای گەورە دوای 100 ساڵ زیندوی کردەوە کە موعجیزەکە لە چۆنێتی زیندوکردنەوەکەی بوو دوای مردنی. خودای گەورە ویستی هێز و توانای خۆی نیشان بدات. 100 ساڵ مرد و پاشان خودای گەورە زیندوی کردەوە دوای مردنی و پرسیاری لێکرد لەبارەی ماوەی مردنەکەی. ئەو کاتێک تەماشای خۆری کرد پێی وابوو ڕۆژێکیان لە ڕۆژێک کەمتر مردووە، بەڵام کاتێک تەماشای گوێ درێژەکەی کرد بینی کە مردووە و گۆشتەکەشی شی بۆتەوە و ئێسکەکانشی ورد بوون. ئەوە شتێکە کە پێویستی بە ساڵانێکی دوور و درێژە. خودای گەورە پێی گوت کە ئەو بۆ ماوەی 100 ساڵ مردووە. خودای گەورە توانای خۆی نیشاندا کە خواردنەکەی وەک خۆی ماوەتەوە و نەگۆڕاوە. پاشان خودای گەورە گوێ درێژەکەی لە بەرچاوی زیندوو کردەوە کە ئافراندی و ڕۆحی بەبەردا کرد و گوێ درێژەکەشی هەستا و گەڕایەوە بۆ ژیان وەکو پێشتر. پاشان عوزەیر سەلامی خودای لێبێت تێگەشت کە خودای گەورە توانای بەسەر هەموو شتێکدا هەیە. خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت لە سوورەتی ئەلبەقەرە: أو كالذي مر على قرية وهي خاوية على عروشها قال أنى يحيي هذه الله بعد موتها فأماته الله 100 عام ثم بعثه قال كم لبثت؟ قال لبثت يوما أو بعض يوم قال بل لبثت 100 عام فانظر إلى طعامك وشرابك لم يتسنه وانظر إلى حمارك ولنجعلك آية للناس وانظر إلى العظام كيف ننشزها ثم نكسوها لحما فلما تبين له قال أعلم أن الله على كل شيء قدير. واتە یاخود ئەو کەسی کە بەلای دەیەکدا تێپەڕی کە عوزێر پێغەمبەر بووە، یەکێ بووە لە پێغەمبەرانی بەنی ئیسرائیل لە لای بەیت المەقدس تێپەڕی لە دوای ئەوەی کە پاشان نەبوو خود نەسر وێرانی کردبوو و بنمیچی خانوەکان هەمووی ڕووخابوو بەسەر دیوارەکانیدا و هیچ کەسێکی تێدا نەمابوو. فەرمووی ئەمە چۆن لە دوای ئەم هەموو کاولکاریە و وێرانکردنە خودای گەورە دووبارە زیندوی دەکاتەوە، یاخود ئەو کەسانی کە لە ناویدا مردوون چۆن خودای گەورە زیندویان دەکاتەوە. خودای گەورە 100 ساڵ لەوێدا مراندی پاشان زیندوی کردەوە. پاشان پێی فەرموو
ئایا تۆ چەندێک لێرە ماویتەتەوە و چەندێک مردبووی؟ گوتی ڕۆژێک یان بەشێک لە ڕۆژ و کەمتر لە ڕۆژێک مامەوە. خودای گەورە فەرمووی بەڵکو تۆ 100 ساڵە لێرە ماویتەتەوە و مردوویت. تەماشای خواردن و خواردنەکەت بکە کە لەگەڵ ئەو ماوە زۆرەدا هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە. بێگومان ئەویش بە توانایی و دەسەڵاتی خودای گەورەیە. و تەماشای گوێ درێژەکەت بکات چۆن پارچە پارچە بووە و ئێسکەکانی ڕزیوە و ببینە خودای گەورە چۆن زیندوی دەکاتەوە بۆ ئەوەی تۆ بکەینە نیشانەیەک بۆ خەڵکی لەسەر زیندوو بوونەوەیان و تەماشای ئێسکەکانت بکە چۆن هەندێکی بەرز دەکەینەوە بۆ سەر هەندێکی تری پاشان بە گۆشت دای دەپۆشین. کاتێک کە ئەمەی بۆ دەرکەوت و بە چاوی خۆی ئەم شتەی بینی فەرمووی ئەزانم و بەڕاستی دڵنیام کە خودای گەورە توانە و دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. ئەمانە ئەو ئاژەڵ و بوونەوەرانە بوون کە دەچنە بەهەشتەوە و خودای گەورەش چەندین سیرۆکی لەسەریان بۆ باس کردوین و بێگومان خودای گەورەش هەمیشە زاناترین و مەزنترینە و سوپاس و ستایش بۆ خودای تاک و گەورە و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.